چەند ڕۆژێکی کەم لە دوای سەردانەکەی سەرۆکوەزیرانی هەرێم بۆ بەغداد و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی عێراق، جارێکی دیکە هێرشی موشەچی کرایە سەر کێڵگەی نەوتی کۆرمۆر لە قەزای چەمچەماڵ. بە بڕوای پەرلەمانتاران و شارەزایان بێت هەرێم با ڕێککەوتن لەگەڵ بەغدا نەوت بەرهەم بهێنێت و هەناردەی بکات. پێشیان وایە دوای ئابووری بەناو سەربەخۆوە زۆرترین زیان بەرهاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوتووە. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی پێم وایە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بچێ ڕێککەوێ لەگەڵ بەغدا و چۆنیەتی مامەڵەکردنی لەگەڵ بەغدا یەکلا بکاتەوە و پرسی نەود یەکلا بکاتەوە، پرسی غاز یەکلا بکاتەوە، چونکە خەڵکی هەرێمی کوردستان لە سایەی ئابووری سەربەخۆ تا ئێستا تەنها چەوسێنراوەتەوە و هیچ خێروبێرێکی لە ئابووری سەربەخۆ نەبینیوە. بۆیە لە پێناو خەڵکی هەرێمی کوردستان دەبێ پرسی نەود لەگەڵ بەغدا چارەسەر بکرێ. ئەمە دوا چارەسەرمان ئەوەیە کە لەگەڵ بەغدا پرسی نەود یەکلا بکەینەوە. چاودێرانی سیاسی پێیان وایە بەشێک لەو هێزانەی هێرش دەکەنە سەر کێڵگە نەوتیەکان لە ژێر کۆنتڕۆڵی وڵاتدانین، بۆیە دەبێت ئەوە بزانرێت هەژموونی وڵاتان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەرێم هەیە. سەردانی سەرۆکی حکوومەت بۆ بەغدا بە بۆچوونی من و گەڕانەوەی کاریگەری لەسەر ئەوە دروست ناکات کە ئەو هێزانەی کە هەن و توانایان هەیە پەیامەکانی خۆیان جێبەجێ بکەن، چونکە ئەو هێزانە بەڕاستی لە دەروی کۆنتڕۆلی با بڵێین دەسەڵاتی حکوومەتی عێراقیدان. هەر ئەو هێزانە بە درۆن هێرشیان کردە سەر ماڵی سەرۆکۆسیران، هەر ئەو هێزانە هێرشیان کردوتە سەر ماڵی سەرۆکی پەرلەمان. فبەنەتیجە ئەمە واقعی عێراقە دەبێت ببیندرێ و بە بۆچوونی من هەرێمی کوردستانش دەبێت کاتێک سیاست دەکای هەر بڕیارێکەدا ئەم بارودۆخە جیۆپۆلیتیکەی مەنتقەکە لە چاو بگری. هەر کێشەیەکمان هەبێ، هەر دۆسیەکمان هەبێت لە نێوان هەرێم و بەغداد پێویستە ڕاستەوخۆ لەگەڵ بەغداد دانوستان بکرێ و کێشەکان لەگەڵ ئەو باز بکرێ، نەوەک تۆ دۆسیەکی گرنگی وەکو نەوت کە پەیوەندی بە ژیانی تەواوی خەڵکی کوردستانەوە هەیە وابەستە بکەی بەوەی کە لەگەڵ وڵاتێکی دراوسێ تەعاملی لەگەڵ بکەی و لەگەری ڕێکەوتن بکەی بۆ ماوەیەکی درێژخایەن کە ئەم وڵاتە لە هەمان کاتدا ئەو خێروبێرەی کە لە تۆ وەردەگرێ لە موشک و بۆمبارانی گوندەکان و هاوڵاتیانی سڤیلی خۆت سەرفی دەکات. دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی لەبارەی نادەستوریبوونی هەناردەی نەوت و گازی هەرێم، تاکو ئێستا 8 جار هێرشی موشەچی کراوەتە سەر چێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان. لە کۆتا جاریشدا بە 3 موشەچی کاتیۆشا هێرش کرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر کە یەکێکیان بەر گەنجینەی کێڵگەکە کەوتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.